سەرەتا بەناوی خودای گەورە میرەبان بە خێراتنی هەموو لایەکەین ئەمڕۆ ئەندامانی ڕێکخراوی شوبەی حەڤەی شوبات ئاستاین بەیادکردنەوەی شەهیدی قەڵەم سۆرانی مامە حەمە. 16 ساڵ پێش ئێستا دەستڕێژی گولە ئازادی قەڵتانی خوێن دەکات، دەستێک گەنجێکی بوێری شاری کەرکووک بێدەنگ دەکات، بەڵام ئەو تاوەکو ئێستا هاوار بۆ ئازادی داهاتوی کوردستان دەکات. سۆرانی مامە حەمە ئەو گەنجەی بەرگەی هێزی قەڵەمەکەیان نەگرت و شەهیدیان کرد. 16 ساڵ بەسەر تیرۆری ڕۆژنامەنووسی سۆرانی مامە حەمە تێپەڕ دەبێت. ئێوارەی 21 2008 ڕۆژنامەنووس و بەرپرسی نووسینگەی گۆڤاری چەندارێکی نەناسراوە بە دەستڕێژی گولە بەردەم ماڵەکەی خۆی ئەگەڕەکی ڕەشید ئاوای کەرکووک تیرۆر کرا. سەرەڕای تێپەڕبوونی چەندین ساڵ بەسەر ئەم تاوانەدا هێشتا لیژنەی لێکۆڵینەوەی لەسەر ئەم تیرۆرکردنە سۆرانی پێگەێنرا هیچ زانیاریەکی گرنگ بڵاو نەکراوەتەوە تاوەکو ئێستاش ئەنجامدەرانی ئەم تاوانە ئاشکرا نەکراون. دۆسیەکەی بەچکراوەیی لە دادگا ماوەتەوە هاوکارانی لە گۆڤاری لڤین و کەسە نزیکەکانی سۆران هۆکاری تیرۆرکردنەکەی بۆ ئەو ڕاپۆرتانەی ناوبراو دەگەێڕنەوە کە ڕەخنە بووە لە دەسەڵاتدارانی هەرێم و بەرپرسانی شاری کەرکووک. لە وتارێکدا سۆران پرسی دەرنەکەوتنی خێزانی مەسعود بارزانی سەرۆکی ئەو کاتەی هەرێمی کوردستان لە ڕۆژنامەی هاوڵاتی وروژاند بوو. هاوکات ڕاپۆرتێکی ڕۆژنامەوانی سەبارەت بە سۆزانیەکان کەرکووک داگیر ئەکەن لە گۆڤاری لڤین بڵاو کردەوە. هەڕەشەی ئاشکراکردنی ناوی ئەو بەرپرسانەشی کردبوو کە دەستیان تێدا هەبوو 2 مانگ پێش کوشتنی سۆرانی مامە حەمە بەرپرسانی ئیدارەی شاری کەرکووک و پۆلیسی ئاگادار کردبووەوە کە هەڕەشەی کوشتنی لێ دەکرێت، بەڵام هیچ کەسێک نەهات بەهانایەوە. هەتا ئێستا هیچ سەرەتداوێک لە بگەرانی تیرۆرکردنی ئاشکرا نەکراون. هاوکات دیوانی سەرۆکایەتی هەرێمی کوردستان و مافی مرۆڤ لە بەیاننامەیەکدا ئیدانەی ئەو ڕووداوایان کردبوو جەختیان لە دەستگیرکردنی تاوانبار کردەوە. باڵۆزخانەی ئەمریکا لە بەغدا و سەبارەت بە دۆسیەکەی کوشتنی ڕۆژنامە نووس و گۆڤاری لڤین ڕایگەیان ئەمریکا بە وردی چاودێری ئەو ڕووداوە ئەکا لەلایەن ناوخۆ دەرەوەی ڕۆژنامە نووس و بێسنوور هەریەک لەلایەن خۆیەوە ئیدانەی تاوانەکەیان کرد. گۆڤاری لڤین و سنتەری میترۆ بەرپرسیارەتی یەکەمیان خستە سەرۆکایەتی هەرێمی کوردستان و ئەنجومەنی وەزیران، چونکە ڕۆژنامە نووس گۆڤاری لڤین لە شاری کەرکووک تیرۆر کراوە. ئەو کاتە بەرپرسیارەتی ئەمنی لە دەستی یەکێتی و پارتیدا بوو لە دەستی پارتیدا بوو. ئەو ساڵانە لە یادی تیرۆرکردنەی خەڵاتی شەهیدی قەڵەمی سۆرانی مامە حەمە ئەدرێت بۆ ڕۆژنامە نووس و کەسایەتیانەی پشتگیری کاری ڕۆژنامەگەری دەگەن. بەخێر بن. سواس.